ئێران هەناردەکردنی بەرهەمەکانی ڕاگرت و سەوزۆمیوەش گران بوو. لە هەولێریش سێ کرێکاری بەنگلادیشی گیانیان لەدەستدا. سڵاوتان لەبێت. هێرشی درۆن و موشکی گروپەکانی سەر بە ئێران بۆ هەولێر و هەرێمی کوردستان بەردەوامە، وەکەوەی هەولێر هێرشی کردبێتە سەرتاران. ئەم بەیانیە بە سێ موشک هێرشکرایە سەر سنووری ناحیەی دێگەڵا و بە دیاریکراوی لە گوندی ئەشکەوت سەقا بەهۆیەوە کوژرا و برینداری لێکەوتەوە. خەلیل نادری وتەبێژی پارتی ئازادی کوردستان پاک بە 1964 وت لە سەرەتای سەرهەڵدانی شەڕی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا تا ئێستا 5 جار بنکە و بارەگا و کەمپەکانیان بردومان کراوە و ئەمڕۆژ پێشمەرگەیەکیان گیانی لەدەستداوە و سەیدی کەشیان بریندار بوون. وتیشی پێشنیوەڕۆی ئەمڕۆ بە سێ موشک هێرشکراوتە سەر کەمپی پاکشار کە لە بنەڕەتدا کەمپی بنەماڵە و خەڵکی سڤیلی ئێمەیە، بەڵام چەند پێشمەرگەیەکی لێ بۆ پاراستنی شوێنەکە. ئەم هێرشە لە درێژەی ئەو هێرشانەیە کە 4 ڕۆژە بە شەو و ڕۆژ دەکرێتە سەر کوردستان بە درۆن و موشک ئاڕاستەی هەرێمی کوردستان کراون. شەڕی ئیسرائیل و ئەمریکا و ئێران هەر ئاگر و درۆن و موشک باران نییە، بەڵکو زیانی ئابووریشی بۆ خەڵکی کوردستان هەیە. ئەوە تا هەردوای ئەوەی حکومەتی ئێران بڕیاریدا هەناردەی بەرهەمە کوشتتوکاڵیەکان بۆ دەرەوەی وڵات قەدەغە بکات، بۆ هۆیشەوە ئەمڕۆ نرخی سەوزەومی و بەرهەمە کوشتتوکاڵیەکان لە بازاڕەکانی کوردستان بەرز بووەوە. سەرۆر عەلی سەرۆکی سەندیکای عەلوەی سلێمانی بە 1964 دەڵێت لە دوێنێەوە بەرهەمەکان کیلۆی 200 دیناری چۆتە سەر، بە تایبەتی پەتاتە. لە ڕۆژی شەمەوە کە شەڕەکە دەستی پێکرد بەرهەمەکان 400 بۆ 500 دینار گران بوون. سەرۆر عەلی وتیشی بەرهەمە خۆماڵیەکانی خۆمان لە گەشەکردندان، ئەگەر لە چەند ڕۆژی داهاتوودا بێنە ناو بازاڕەوە نرخەکان دادەبەزن و سەرۆکی سەندیکای عەلوەی سلێمانی ئاشکراشی کرد ئەمڕۆ لەگەڵ قایمقام کۆبوونەتەوە باسی ئەوە کراوە بە وردی چاودێڕی بازار بکەن بۆ ئەوەی نرخەکان زیاتر بەرز نەبنەوە و چارەسەرێکیش بۆ هاوردەکردنی بەرهەمەکان لە چەند شوێنێکی دیکەوە بدۆزنەوە. مرۆڤ نازانێت لەکوێ دەمرێت و لەکوێ کۆتایی بە ژیانی دێت. ئەوە تا ئەمڕۆ لە ڕووداوێکی نەخوازراودا لە هەولێر سێ کرێکاری بەنگلادیشی گیانیان لەدەستدا کە گومان دەکرێت بە خواردن ژەهراوی بووبن. دوان لەوانەی کە گیانیان سپاردووە کوڕوباوکن لەگەڵ کەسێکی دیکەش کە تەمەنی هەرسێکیان لە نێوان بۆ 20 بۆ 23 و 40 ساڵیدایە. محەممەد جونەید بەنگلادیشی و کەسوکاری مردووەکانە بە 1964 وت هەواڵیان پێدام مام و ئامۆزاکەی و کەسێکی دیکەش گیانی لەدەستداوە و پێیان وتووە کە پێدەچێت بە خواردن ژەهراوی بووبن. محەممەد گوتی مامم دە بۆ 15 ساڵە لە هەولێر کار دەکات، نازانم چی خواردووە و بۆ چی مردووە. هەروەها بەختیار محەممەد کە شایەت حاڵە بە 1964 وت خۆی تەرمەکانی بینیەوە ئەوان برنج و ماسییان خواردبوو. دوو کەسی دیکەشیان لەگەڵ بوو ئەوان تا ئێستا لە نەخۆشخانن و باری تەندروستیان باشە. ژمارەیە گەشتیاری کورد بە فڕۆکە ڕوویان لە قەتەر کردبوو، بەڵام ئێستا گیریان خواردووە و چاوەڕێن بە ڕێگای وشکانی بگەڕێنەوە کوردستان. گەشتیاریەکان لە ڕێگەی کۆمپانیایەکی فڕۆکەوانی و گەشتیاری لە سلێمانیەوە چوونەتە قەتەر. بەڵام لەکوێ بزانن ئەو ناوچەیە دەبێتە شەڕ و ئاگرباران و ئاسمانی هەموو ئەو ناوچەیەش داخراوە. هەستی سەلمان کارمەندی کۆمپانیای کلاود تراڤڵە و لە سلێمانی کە گەشتیاریەکان لە ڕێگەی ئەو کۆمپانیاوە چوونەتە قەتەر بە 1964 ڕاگەیاند هەوڵ دەدەن لە ڕێگای وشکانی و لە سعودیەوە بیانگەڕێنەوە هەرێمی کوردستان. وتیشی گەشتیارەکانیان لە هۆتێل نیشتەجێکراون و بارودۆخیان باشە. چاوەڕێی گەڕانەوەی ڤیزای سعودیە دەکەین بۆیان دواتر دەیانگەڕێنینەوە. هەستی سەلمان ئاماژەشی بەوەدا ئێستا بۆ گەڕانەوە بۆ کوردستان و عێراق بە پێچەوا نەشەوە، تەنیا ڕێگای وشکانی سعودیە و هەروەها تورکیا هەیە بۆ ئەوانەی دەیانەوێت بگەڕێنەوە یان دەیانەوێت بەرەو ئەوروپا گەشت بکەن. بەڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە دەزانین ئەم ماوەیە کارەبای 24 کاتژمێری لە کوردستان بە شێوەیەکی گشتی کێشەی تێدا هەیە و ناتوانن کارەبای 24 کاتژمێری ئامادە بکەن و دابینی بکەن بۆ هاوڵاتیان، بۆیە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ڕۆیان لە کڕینی فانۆس و چرا و لای شەحن کردووە، بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە لە ئێستاە فانۆس لە بازاڕەکان بەدەست ناکەوێت، ئەگەر بەدەستیش بکەوێت نرخێکی زۆر گرانە. پێشتر فانۆسێک بە 15 تا 17 هزار دینار کراوە، بەڵام ئەمڕۆ لە بازاڕەکاندا بە 35 هزار دینار دەفرۆشتێت کە ئەمەش نرخێکی زۆرە و نرخەکەی بە شێوازێکە کە دەتوانین بڵین نرخەکەی فڕیوە. پێشتر ئەو چرانەی کە شوشەیەکی بچووکی هەیە تەنا بە 4-5 هزار بوو، بەڵام ئێستا ئەوانیش نرخەکەیان بووە بە 10 هزار دینار. ئەمە قسەی کاسبکارێکی بازاڕی سلێمانیە کە قسەی بۆ مایکی 1964 کردووە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.